ئەم دیدارە هەڵبەت ماوەی چەند مانگێک ئامادەکاری بۆ کرا و چەندین کۆنفرانس لە سەرئاستی ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و تەنانەت شاری بەغداش بەڕێوە چووەکو ئامادەکاری بۆ بەڕێوەبردن و بۆ گەیشتن بە دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە 28 پێنج واتە ڕۆژی شەممە یەکەم ڕۆژی دیدارەکە بوو بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت ئەمڕۆ سێم ڕۆژێتی و سبەینێ کۆتا ڕۆژی دیدارەکە دەبێت. ئەم دیدارە لەژێر دروشمی نوێبوونەوە و چاکسازی کە پێداچوونەوە دەکات بۆ کاری حیزبی و کاری ڕێکخراوەیی و تەنانەت گۆڕانکاریەکان یان گۆڕانکاری لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. چواردە لیژنە پێکێنراوە لەسەر جەم سێکتەرە جیاوازەکان لەسەر جەم بوارە جیاوازەکان کە کاری ئەم لیژنانە ڕاو بۆچوون و پێشنیار و پێشنیازەکانی خۆیان دەخەنە ڕوو کە هەریەکە لەو لیژنانە لە کەسانی پسپۆڕ و شارەزا و لێهاتوو پێک هاتوون کە ڕاو بۆچوونەکانی یاخود هەر لیژنەیەک راپۆرتی خۆی ئامادە دەکات واتە چواردە راپۆرت ئامادە دەکرێت و دواتر پێشکەش بە لیژنەی باڵا دەکرێت و پاشان لیژنەی باڵاش بەرزی دەکاتەوە بۆ سەرەوە. ئەمڕۆ لەسەر دیدارەکە گفتوگۆ دەکەین دواتر دوو میوان لەگەڵ ئێمەدا میوان دەبن کە هەریەکان لە لیژنەیەک لەگەڵ ئێمەدا میوان دەبن وردەکاری زیاتر لەسەر کاری لیژنەکان و بەڕێوەچوونی کاری لیژنەکان و گرنگی ئەنجامدانی ئەم دیدارە بە شێوەیەکی گشتی وە بۆ دانیشتوان یاخود بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەنجامدانی ئەم دیدارە چ گرنگیەکی دەبێت هەڵبەت تەنها بۆ لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان نا بەڵکو بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستان تەنانەت بە ئاوارەکانیشەوە. دواتر میوانمان دەبێت گفتوگۆی لەسەرەکەی. هاوار مستەفا خان کە بەڕێزیان ئەندامی لیژنەی ئابووری و دارایی و بەڕێوەبردنن لە هەمان کاتدا میدیاکار و سینەماکارن لەم بەشەی پرۆگرامەکە لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت و گفتوگۆی لەگەڵا دەکەین سەبارەت بە دیدارەکە و لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی و لە لیژنەکان و یاخوب لە کاری لیژنەکانەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک هاوار سڵاوت لێبێت و بەیانیت باش. سپاس بۆم دەرفەتەوە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. کاک هاوار سەرەتا پێم خۆشە بۆ پرسیارە دەست پێ بکەم کە هاوار مستەفا خان کە بە میدیاکار و سینەماکار ناسراوە بەڵام بۆچی چۆتە لیژنەی ئابووری؟ زۆر سپاس سڵاو لە ئێوە بەیانی ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان تەلەڤیزیۆنی دایک لە هەمووان پیرۆز بێت. وڵا لێرەش زۆر جار پێم ئەڵێن بۆچی لە بەشی ڕاگەیاندن یا سیاسەتی کللتوری دیار نیت و ناتبینین و کەچی لێرە لە ناو هۆڵەکەی من لە ڕاستیدا بۆ ئەم ساڵ جیاوازتر بیرم کردەوە و ئەوەش دەرەنجامی ئەو ژێرخانەی کە دەیان ساڵی ڕابردوو بەسەریادا تێپەڕین ئەزمونمان کرد لەوە تێگەیشتین کە پێویستە ئێمە گۆڕانکاری لە هەموو سێکتەرەکان بە دیوی وەبەرهێناندا بیکەین. ینی ئێستا هەر دامەزراوەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدڵنیاییەوە پێویستی بەوەیە بێزگە لە ئامانج بێزگە لە پەیام بێزگە لە کایەکانی تری ناو ئەو هێزە کە بەشدارە لە حکومڕانی وەک چۆن لە شۆڕشێکی گەورە لە شاخ سەرکەوت ئێستاش پێویستی بە گۆڕانکاریەکی تر هەیە لە حکومڕانی دوای 30 ساڵ ئێمە هەمومان نەزانین ئەم حکومڕانیە بەکەم و کورتیە بۆیە پێویست ئەکات کە پێداچوونەوە بکرێت. یەکێک لەم سیاسەتانەی پێداچوونەوە وەکو حیزب با بڵێن کایە حیزبی ئەوەیە کە ئەم ساڵێکێتی بە ڕێگایەکی دیتر ئەوەی ڕاگەیان کە دیدار ئەکات بۆ ئەوەی هەموو ساڵێک لە نێوان کادیرانی خۆی و پسپۆران لە دەرەوەی حیزب پێداچوونەوە بە کار و چالاکی و پرۆژەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حیزب و لە دەرەوەی حیزبدا بکاتەوە. من کە بە میدیاکار و سینیماکار ناسراوم پێم وایە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی تر و حکومڕانی و کەرت و کۆمپانیەکانی تر جیاوازتر لە جاران بیر بکەینەوە و کار بکەین. کارکردنی ئێمە لەم کایە ئەوەیە کە ئەبێ وەبەرهێنانی ئێمە وەبەرهێمانی پەیام و پەیمان و وەداهات بێ. ئێمە چۆن بتوانین
لەو قەیرانی کە ئێستا کوردستان گرتوتەوە لە بێکاری لە تەندروستی کە ئەوانە هەمویان پێویستیان بە ماڵی و داهات و دەرامەت هەیە بۆ چارەسەرکردن و بۆ پێشخستنی بۆیە من چوومەتە لێژنەی ئابووری و دارایی و بەڕێوەبردن بۆ ئەوی بتوانم سەرەتا لەناو ئەو هێزە گەورە و کاریگەرەی گۆڕەپانی سیاسی کوردستان کە بەدڵنیاییەوە کەلێن هەیە من پێم وایە ئەم کەلێنە من ئەتوانم بەوە پڕی بکەمەوە کە دەست بکەم بە پەخشکردنی یا شەڕکردن لەسەر ئەو بیر و بۆچوونانە کە وا ئەکات حیزب و حکومڕانی و هەرێمی کوردستان بەگشتی لە خۆشگوزەرانی یەکدا بێ نەک ئەوەی کە ئێستا تێدا ئاژین بۆیە من بەو نیەتە چوومەتە ناو ئەو لێژنەیە کە بتوانین سێکتەرەکان فرە ڕەهەند بن و فرە هەمە جۆر بن بۆی بتوانین کاری لەسەر بکەین و ئەوە ئامانجی منە باشە. کاک هاوار هەموو ئەوانەی کە بەشداری لیژنەکان یاخود ئەندامن لە لیژنەکان و تا دەکاتە لیژنەی باڵا و کاکوباد و سەرۆک پاڤڵ بە گەشتبینیەوە لەم دیدارە دەڕوانن ئومێدێکی زۆریان بەم دیدارە هەیە. ئەم ئومێدە بۆ یاخود ئەم دیدارە گرنگیەکەی لە چیدایە؟ منیش هەمیشە لە ژیانمە گەشتبین و ئومێدم هەیە بە ژیان بەڵام هەبێ ئومێد و گەشتبینی بە پرۆژە چارەسەر بکرێت نابێ وەکۆڵێ لەسەر سەرکەوتن وەکۆ جار جەنابی مامزەلال ئەیود لەسەر سەرکەوتنەکان مەخەون ینی پاڵ مەکەون کە شتێنی لێ بکەنەوە بڵێن ئیتر تەواو بوو نەخێر ئەم گەشتبینیە ئەبێ ببێتە پرۆژە و پرۆژە ئەبێ ببێتە کردەوە و کردار و هەڵوێست ئێمە هەمومان نەزانین ئەوانەی لە ناو حیزبن لە دەرەوەی حیزبن کۆمەلگا بەگشتی لە ناو قەیرانی زۆر گەورە و فرەڕەهەندا ئاژین ئەم قەیرانانە پێمان ئەڵێ ئێمە لە کوردستان بە پلەی یەکەم قەیرانی ماڵی سەیرەکەین لە کوردستان داهات و دەرامەتێکی یەکجار زۆر گەورەیە من و زۆری تری وەکو من هەمیشە واڵین لە کوردستان هەموو شتێک هەیە بەڵام هەموو شتێک بە کەم و کورتیە ڕوا هەموو شتێک بە کەمترین داڕشتنی پلان جێبەجێکرێت بۆیە ئێمە لە قەیرانین اینجا قەیرانێکی تر هەیە کە زۆر گەورەیە و ئەمەی دروست کردووە ململانەی سیاسیە من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەبێ کارێک بکەم لەو بەشەی خۆم و بتوانم ئەم هێزە چەندێک لەگەڵ ئەو پرۆژانەی ئێمە دێتەوە بێ فشار بکەین و خۆشببختانە کاڵین گەشتبینن من وەکو کەسێک کە ڕەنگە هیچ پلە و پۆست و پایەکم نییە لە ناوێکێتی نیشتمانی کوردستاندا بەڵام بە خۆشحاڵیەوە ئەیڵێم کە من شانازی ئەەکەم کە لە ناو ئەو دیدارەدا بەشدارم و ڕێز و حرمەتمان لێ گیراوە و بانگێش کراوین و منیش پرۆژەی گەورە و گرانم هەیە بۆ منفعاتی کاکاوارەکەتی نیشتمانی کوردستان توانیوێتی لەم دیدارەدا سوود لە توانا و سەرنج و لێهاتووی کەسانی پسپۆڕی دەرەوەی حیزب ببینێت لە دیدارەکەدا بە پێشکەشکردنی سەرنج و پێشنیارەکانیان بەدڵنیاییەوە من دڵنیا دەکەم لەوەوە ئەبێ ئەوەش بڵێن ڕەنگە هەموو کەس بەهۆی وەکو باسمان کرد گرفت هەیە لە کوردستان ڕەنگە هەموو کەس نێوێت بێت یا کەسانی خۆیان دوورە پەرێز بگرن من یەکێک بم لەوانەی زۆر خۆم دوورە پەرێز گرت بوو بڕیارمدا پێشوازی لەم داوەتە بکەم بڕیارمدا بەشدار بم لەم دیدارە بۆ ئەوەی بتوانم لەناو ئەو هێزەدا گەڕوتین بە کەرتەکانی تری بواری ژیان و هونەر و کللتور بدەین کە ئەو کردەی من زۆر گرنگی پێدەم کەرتی سینەما و درامایە یا هونەرە جوانەکانە بگشتی بەڵام بە تایبەتی سینەما و دراما. بەڵێ کاکاوەر هەڵبەتە بەڕێستان بە چەند پرۆژەیەک بەشداری دیدارەکەتان کردو بەڵام پێشەوەی کە باسە پرۆژەکانی جەنابتان بکەین پێم خۆشە بە شێوەیەکی گشتی باس لە کاری لیژنەکەی ئێوەیان بڵێ لیژنەی ئابووری و دارایی و بەڕێوەبردن بکەین کاری لیژنەکە ئێستا چۆن بەڕێوە دەچێت گەیشتۆتە چ قۆناغێک و سەرنج و پێشنیارەکانی لیژنەکە بەگشتی چۆنە تا ئێستا. بەڵێ زۆر سپاسەکەم خۆی بۆ پێی ئێمە لەو لێژنیان پێم خۆش بووکە و پرسیارەت کرد دیارە پێش دەستپێکردنی ئەم دیدارە لە هەموو شار و ناوچەکان ئەم دیدارە بەڕێوە چوو و هەر کەسێک لەم بوارانەدا پسپۆری ئەم بوارانە گەڵاڵەی بیر و بۆچوون و پرۆژەکانی خۆیانیان کرد هەمووی کۆکرایەوە ئەمڕۆ یا لەم دووسێ ڕۆژەی ڕابردوو کۆکرایەوە بۆی لێرە بەگشتی ئێمە گەڵاڵەی پرۆژەکان بکەین وەکو جەنابیش لە پێشەکیدا ئاماژەت پێ کرد ئێستا بەشی ئێمە لیژنەی ئابووری و دارایی و بەڕێوەبردن کە سێ چەمک و دەستەواژن هەرسێکیان پەیوەستن بە حکومڕانی بە خەڵک بە
خۆشگوزەرانی بۆیە ئێمە لەم لیژنێدا زۆر بە گەرم و گوڕی دڵنیام لە بەشەکانی تری ژوان بەڵام ئەوەی ئێمە ڕەنگ بێ زۆر هەستیار بێ و ڕاستە خۆ پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە کە ئابووری و بەڕێو دارایی و بەڕێوەبردنە ئێمە لەم لیژنێدا کە لە هەموو ناوچەکانی کوردستان شارەکانی کوردستان ئەندامی ڕۆژانە گەنگەشەی ئەم باساناکەین زۆر بەبایەخەوە باسی سێکتەرەکانەکەین من پێشبینیم کردبوو کە مەسلەی کەرتی سینەما و دراما بە هیچ شێوەیەک گوێبیستی نابم هەرواش دەرچوو بەڵام خۆشبەختانە کە من دەستم کرد بە پێشکردنی پرۆژەکە و باسوخوازکردن تاکە پرۆژەیە لە بواری ئابووری و دارایی و بەڕێوەبردن کە پەیوەندی بە کەرتی سینەما و دراماوە هەیە لەم بەشەدا زۆر بە گەرموگوڕی گەنگەشەیەکەین و من قسەی زۆرم لەو بارەیەوە کردووە پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگە دەرفەتم دەی تۆزێک ورتر باسی ئەوە بکەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەستی چەندین خوێنەوار دکتۆرا و بە پاڵپشتی چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا و بە پاڵپشتی هێزی پێشمەرگە کە لە هێزی پێشمەرگەشە خوێنەوار و خەڵکی جوتیار و کرێکاری تیابووە و خاوەن شەهادەی تیابووە بڕوانامەی تیابووە ئەم هێزەی دروست کرد کە ئەمڕۆ ئێمە قسە لە گۆڕانکاریەکانەکەین دیارە کێماسی هەیە وەکو وتم جا ئەم هێزە لە ڕابردوودا من هەموو جار لە دانیشتەکانیشە بەرمونەی هێنمەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەندامی سەرکردایەتی هەبووە موزیسیان بووە گۆرانی بێژ بووە هۆزانڤان بووە ڕۆمان نووسن ئێستا ئەندامی مەکتەب سیاسیمان هەن ئەندامی کارا و چالاکی ئەم هێزە هەن لە بواری ئەدەب و هونەرە گرنگی بە بەو بوارە دەنجکۆیەکێتی وەک کۆڵەکەیەکی گرنگ لەسەر ئەم بناغەیە پایەکانی داکوتا بەڵام بەداخەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا زۆر بەکەمی بەسەر ئەم سێکتەران داکەوتووە من شتێکی تری ژەڵێم کاتی خۆی کۆتایی هەشتاکان ڕۆژنامەی ڕێبازی ئازادی هەبوو بەنهێنی ئەگەیشتە شار و ئەمانبینی لە لاپەڕەی کۆتاییە هەواڵێکم خوێندەوە کە مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشی سینەما سێ فیلمی دوکۆمنتاریەکە یعنی بێنە بەرچاوتان کاڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ مەکتەبی ڕاگەیاندنەکەی بەشی سینەمای هەبووە باشە دوای 32 ساڵ 33 ساڵ ئایا شتێکی گونجاوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بوارە نەکاتەوە کە لە قۆناغە جیاوازەکانە باەخی داوە بەڵام من گومانم نییە لەوەی کە باەخەکە وەکو پێویست نییە بە هیچ شێوێ بۆیە من هاتوومەتە ئەم گۆڕپانە شەڕێکی گەرمی خۆم بەم هێزی نەرمە ئەیکەم و من دڵنیام چاوەڕوانیژەکەم کە لە کۆتایی راپۆرتی ئەمڕۆدا زۆر بە ڕوونی ئاماژەی پێکرێت و هێشتا کاری بۆکەین لە سەرکردایەتیشدا من خۆم لەسەر ئاستی تاک و گشتی هاوڕێم هەن لە سەرکردایەتی گەنگەشاکەم لەگەڵیان چونکە ئەم بوارە بۆ من نییەوەکو شەخص ئەمە بوارێکە بۆ ئەمڕۆ سبەی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کوردستان ئەمێ ئەوش بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر 100 ساڵی بۆ تەرخان بکەی لە سینەمادا ڕەنگە فریای ئەو هەموو داستان و نەبەردی و قارەمانێتیە نەکەوێت کە بە هەزاران کەس خۆیان کرد بە قوربانی و گیانفیدای خاک و نیشتیمانی کوردستان ئێمە داستانمان زۆرن ئەو بێجگەلەوەی لە دوای ڕاپەڕین بەڵێ هەر لە درێژەی قسەکان تا کە ئاماژەت بەوەدا کە پرۆژەکانی تۆ کە پێشکەشت کردووە لە بواری سینەمای پێم خۆشە ورتر باز لە پرۆژەکان بکەی کە پێم وا بێت 4 پرۆژەت پێشکەش کردووە هەر 4 پرۆژەکە ئەگەر بە کورتی بۆمان باسکەی کە پرۆژەکان چین و ئامانجی جەنابتان بە دیاریکراوی لە پێشکەشکردنی پرۆژەکان چییە؟ زۆر باشە زۆر سپاس یەکەم پرۆژە کە من زۆر گرنگی پێدەم بە ناوی کەرتی سینەما و درامایە ئێمە کەرتی کوشتتوکاڵمان هەیە کەرتی پیشەسازیمان هەیە کەرتی سامانی سروشتی و گەشتیاری و هەتا دوایی لە هەموو دانیشتەکانی لیژنەکەشە باسی هەمویان ئەکرا بە چڕوپڕی بە تایبەتی کەرتی وزە سامانی سروشتی لە ناویشیدا نەوت و گاز بەڵام من سەیرمە کرد کەرتی سینەما و دراما کە زۆر گرنگترە ڕەنگە ئێمە بەیانی لە خەو هەڵسین بیرە نەوت و گازەکان یەک دڵۆپە نەوتی تیانەمێنێ بەڵام کللتور و فەرهەنگ بۆ هەمیشە ئەمێنێتەوە گەلی کوردیچێکە لەو گەلانی کە لە کللتورە لە فەرهەنگا یەکجار دۆڵەمەندە ئێمە هیچیمان لێ وەبەر نەهێناوە بۆیە من پرۆژەیەکم پێشکەش کردووە
ئەم پرۆژەیە بۆ ناو حیزبە و بۆ دەوڵەتیشە. بۆ ناو حیزب ئەوەیە کە حیزب ئەتوانێت پشتیوانی کەرتی تایبەت بکە لە بواری سینەمایە بۆ چینە ئایا ئێمە لە وڵاتەیە بێ فیلمین بێ دراماین یان فیلممان هەیە و درامامان هەیە بەڵام بینەریان کەمترین یا بە شێوەیەک لە شێوازەکان تێری بینەری ئێمە ناکا وەکو باسم کردیانی گەلی کوردستان پڕپڕە لە چیرۆک و داستان لە بەدرێژای هەزاران ساڵ ئەگەر ئێمە بین قارەمانەتیەکی 50 ساڵە بباز بکەین یا ئەم 30 ساڵە یا ئەم حەوت ساڵی ڕابردوو کە لەگەڵ دەستگای وەکو تیرۆریستی داعش پێشمەرگە قارەمانەکان گەنجانی ئێمە شەڕیان کرد مقاومەیان کرد توانیان ئەم هێزە لە بین بەرن ئەی نابێ ئەمانە ببن بە سریال و زنجیرەی تیڤی و ئەی نابێ ئەم قارەمانەتیە تۆمار بکرێت کە خەڵک ڕەنگە نەزانێ مە چۆن بەدی هاتووە بۆیە پرۆژەی من کەرتی سینەما و دراما ئەوەیە کە ئەم کەرتە بە شێوازێکی پرۆفشنال بچێتە پێش بە سیستیماتیک من بەشێکم بۆ دەوڵەت داڕشتووە کە ئەوەیە دەوڵەت بۆ ماوەی 8 ساڵ واتە 2 خولی حکومڕانی هەر خولێک بۆ 4 ساڵ 100 میلیۆن دلار تەرخام بکە بۆ ئەم کەرتە بۆ ئەوی ئەم کەرتە بتوانێت ژێرخانی خۆی دابنێ لەسەر سەرخانەکەی دەست بکە بەکار و بتوانێت کەرتی سینەما و دراما ببێتە مایەی دەرفەتێک بۆ هەلی کار و بۆ بژێوی و بۆ وەبەرهێنان کە تا ئەو ئەندازە ئێمە وەبەرهێنان بکەین لە نەکرد لە ناو کوردستان یا هەرێمی کوردستان بەڵکو لە سەرانسەری دنیا ئێمە بتوانین بەرهەمی خۆمان بگوازینەوە بۆ ناوەندەکانی فستیڤال و دنیا وەکو چۆن فیلمی کوردی بەشداری زۆر کاریگەری کردووە لە فستیڤالەکانی دنیای خاڵێکی تر کە بوارێکی گرنگە لای من ئەوەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەیتوانی پشتیوانی ئاژانسێک بکە کە یەکێکە لە پرۆژەکانی بەندە بەناوی ئاژانسی مادێنە کە ئەم ئاژانسە بتوانێت هەواڵ و زانیاری بەرهەم بێنێ و بشتوانێ بیفرۆشێ ئێستا ئێمە کاتی خۆی کە لەگەلی کوردستان بووین هاوبەشیمان لەگەڵ دوو ئاژانسە هەبوو ڕۆیتەرز و ئیخلاس بۆ نمونە پارەیەکی باش ئەدەیت ڕەنگە ئەم هاڵە پێویستیانشمان بەدەست نەگا بەڵام ئێمە بۆ خۆمان نەبین بەو ئاژانسە کە هەواڵ بۆ خۆمان لە سەرانسەری کوردستان بە کوردستانی پێنجەمیشەوە کە دەرەوەیە ئەم هەموو ملیۆنەها کورد لە دەرەوە ئەژی ئێمە بتوانین هەواڵ لە چالاکیەکانیان بەدەستبێنین زانیاری بەدەستبێنین بۆ ئەوەی بخینە ناو لینکەکانی ئەم ئاژانسە و بۆ کەناڵە هەمەجۆرەکانی یەکێتی خۆی پەخشی بکاتەوە و هاوبەشیش بیدا بە تەلەڤیزیۆنەکانی دنیا هەڵبەتە وەکو چۆن ئێمە بەکرێ بەکڕین وەرمانەگردی یەکێتیش بتوانێت ئەم ئاژانسەی بەم شێوەیە گەشە پێ بدا و پەروەردە کەواتە کاکاوەر پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان سینەما و دراما لەگەڵ میدیادا هەیە ئەمە تا چەند گرنگە؟ بەڵێ زۆر گرنگە من پێ دەڵێم ئێستا دام و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر میدیای بینرایی وەربگرین بە لۆکاڵ و ئاسمانیەوە ڕەنگە دەیان کەناڵی هەبێت ئێمە چەند درامای باش ئەبینین لەو کەناڵانە چەند هەواڵ و زانیاری ئەبینین لەو کەناڵانە لەسەر ئەم بەرهەمانە چه ئەو بەرهەمانە هی دام و دەستگایەکی تەلەڤیزیۆنی یەکێتی خۆی بێ یا کۆمپانیای دەرەوەی یەکێتی و دەرەوەی کەناڵەکانی یەکێتی پێم وایە هەمووان کۆکین لەسەرەوەی کەمترین چالاکیەکانی دراما و سینەما نەکرد لە هەرێمی کوردستان بەڵکو لە پارچەکانی تریژ وەکوتم لە پارچەی پێنجەمیش کە دەرەوەیە ئێمە چالاکیمان زۆرە من بەردەوام سیرەکەم فیلمی کوردی هەن بەڵام ئێمە لە چوارچەوەی خۆمان قەتیس کردووە کە پێمان وایە تەنها هەرێمی کوردستانە لە کاتێکدا چالاکی بەرهەمێنانی فیلم لە ڕۆژاوا هەیە ئێستا لە ڕۆژاوای کوردستان کۆمپانیای زۆر کارا دەرکەوتون لە ڕۆژهەڵاتی کوردستان هەن دراما هەن فیلم هەن لە باکوور هەن کەواتە تا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری چی کردووە ینی وەزارەتی ڕۆشنبیری چی کردووە یان ئەوە تا کاری کردووە بەڵام لە ئاست تەموح و چاوەڕوانەکانی ئێوەی سینەما کاردانیە من سوپاسی هەموو ئەو وەزیرانەکەم لە ڕابردوودا کە کاریان لەم سێکتەرە کردووە بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری بەڵام من پێم وایە وەکو باسم کرد یەکێک لە پرۆژەکانیشم پەیوەندی دەقا و دەق بەم وەزارەتە هەیە پرۆژەکەی من ناوی وەزارەتی کولتور و ڕووناکبیری کوردستانە بە ناو و بە ناوەڕۆک گۆڕیمە ئەم وەزارەتە لە زیاتی بەکار بۆ ئەوەی وەکو وەزارەتی کوشت و کاڵ و سامانە سروشتی و ئەمانە لە بریەوەی بەکاربەر بێ و بەرهێن بێت یعنی ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیریە ئەبینین بۆ نمونە لانی کەم لەوانەیە 20 ساڵ ئەم وەزارەتە لای یەکێتی بوو بێ بەڵام
یەکێتیش نەیتوانێەوە لە ڕێگەی ئەم وەزارەتەوە ژێرخانێکی گرنگ و گەورە دابنێت ڕەنگە ئەو پەیوەندی بە یەکێتی نەبوو بێ بەڵام لەسەر یەکێتی کەوتووە پەیوەندی بە دەوڵەتەوەیە کە پلانی نییە بۆ ڕۆشنبیری و کللتور و فەرهەنگ ئێمە لە بیرمانە لە کاتی شەڕی داعشە زۆربەی بودجە و داهات و دەرامەتەکانی ئەم وەزارەتانە بڕان لە جاتیەوەی زیاد بکرێت چونکە تۆ لەم لە کاتی شەڕا زیاتر لە کاتی ئاشتیا پێویستت بەوە هەیە بایەخ بە وەزارەتی ڕۆشنبیری بدەیت بۆ ئەوەی بتوانێت لە ڕێگای فیلم و سرودی نیشتیمانی و ئاهەنگەکان و نەک بڵێم وەکو دەوڵەتە تۆتالیتارەکان نەکە وەکو دەوڵەتەکانی پێشووکە بەشان و باڵی ئەوە هەڵدان بەڵام ئەمە ڕاستیە ئێمە پێویستیمان بۆ هەبوو کە لەم ماوەیە زیاتر تین و تاو بدەین بە گەلی خۆمان بە هێزی پێشمەرگە بە میدیاکاران کە بتوانن لەو ڕۆوە بەرهەمیان هەبێ بە هونەرمەندان خۆیان من ئەزانم ئێوەش ئەزانن زۆربەی ئەوانە بەخۆبەخش کراون زۆربەی گۆرانی و کلیپ و سرود و هەتا فیلمە کورتەکان کە بەشداری فیستیڤالەکانیان کردووە بۆیە من پێم وایە ئەم وەزارەتە ئەبێ لە ناوڕۆکە بگۆڕێ و ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان کە من ئەم پرۆژەیە لێرە پێشنیارەکەم پشتیوانی بکە و خاڵێکی تر ئەم وەزارەتە لێرە بەدواوە نەچێتە ناو بەش بە شوێنەی حیزبایەتی بەڵکو بە ئەم وەزارەتە لێرە بەدواوە ببێتە وەزارەتی ئەهلی کار خۆی بە هونەرمەند و ئەدیبان بەڵام بە میزانەیەکی کراوە دیاریکراو بۆ 8 ساڵ بۆەوەی لەم 8 ساڵەدا ئەم وەزارەتە پێی خۆی گرتبێ نەک پێویستی بە حکوومەت نەبێ بەڵکو لە داهاتوودا بەشدار بێت لە دەوڵەمەندکردنی قاسەی دەوڵەت وەزارەتی دارایی بۆی داهات و دەرامەت پێیا بکات. بڵێ کەواتە کاکاوەر ئەم جۆرە پرۆژانە دەبێتە هۆی ڕەخساندنی هەلی کار و دەرفەتی کاری زیاتر؟ بەدڵنیایەوە من ئێستا لێرەدا بنیشمەتوانم بە شەو و ڕۆژ ینی هەزاران ناوی هونەرمەندت بۆ باسکەم کە هەن کاریگەریش بوون ڕۆژێک لە ڕۆژان چ لە جیلی پێش ئێمە چ لە نەوەی ئێمە چ لە نەوەیەکی تر ئێستا بەڕێوەیە کارەکەن کە من ئەیان بینم ئێوەش ئەزانن دەیان گەنجی پڕ هێز و زەمان هەن بەڵام دەرفەتی کارکردنیان نییە گیرفانی بەتاڵی دەوڵەت کە خۆی وانیشانەدا ئەبێت گیرفانی گەنج چۆن بێت کە بەڕاستی گیرفانی گەنج بەتاڵە بەڵام زاک بیرکردنەوەیەکی بەهێزی هەیە هەوڵەدا توانەسازی هەیە بۆیە من پێم وایە کاتێکی زۆرمان لە چیز خۆمانداوە بە ململانەی ناجۆری سیاسی لەبری ئەوە ئەبێ ئێمە دەست پێین بەکار دابنیشین هەر کەسێک لە بواری خۆیدا پەرە بە توانەسازی خۆی بدا و شەڕی خۆی بکە من ئێستا ئەم شەڕی کە لە ناو لژنەی ئابووری و دارایی بەڕێوەبردنی دیدارێکی گەورەی یەکێتی یەکەم خۆشەڕی خۆم نییە بەتەنیا شەڕی هەموو هونەرمەند و ئەدیبانە نەک لە هەرێمی کوردستان لەسەر تاسەری کوردستان بە پێنجەمی شێوە بەڵێ کاکاوەر ئەم پرۆژەی جەنابەت کە پێشکەشت کردووە ئەگەر پرۆژەکە قوبوڵ بکرێت یان بڵێ کاری جدی لەسەر بکرێت بەڵام ئایا لە هەرێمی کوردستان یا بڵێ تەلگای کوردی تا چەند هۆشیارن لە بەرامبەر هونەری کوردی لە بەرامبەر سینەمای کوردی من ئەو پرسیارە زۆر گرنگە من پێم وایە ملەتی ئێمە فیلمە بینێ دراما بینێ لە ماڵەکان هیچ ماڵێک ئەوەی تەلەڤیزیۆنی هەبێ باوەڕ ناکە فیلم دەرامانە بینێ بۆیەش ئێمە لە کوردیەکەیان بینەرمان هەندێک جار کەمە یا سسە لاوازە لەبەرەوەی ئیشی باشتر بە کوالەتی باشتر ئەبینێ چ لە فیلم چ لە دراما من ئەمێ نمونەیەک بێنمەوە من کە لە میسر بووم بۆ ماوەی 8 ساڵەوە چەند جاریش باسم کردووە وڵاتێکی وەکو نایجیریا کە ئێستا بەرهەمی فیلمیان لە هی هۆلیوود زیاترە بەڵام سینەمایان نییە ئەوان سینەمای ئەوان پێی ئەڵێن فامیلی سینەمای فامیلی یعنی هۆڵی سینەما چواردە هۆڵی سینەمایان هەیە کە 170 میلیۆن کەسن بەڵکو هەفتانە 50 فیلم دروستەکەن بە DVD ئەیفرۆشن کە ڕەنگ بێ ئێستا تەکنۆلۆژیا بە ئەندازەیەکی تر پێشکەوتووە ئێمە باسی هەر ئەواکەین کە مرۆڤ ئێستا مرۆڤێکی گردردونیە من و تۆ ئەتوانین بچینە ماڵەوە دابنیشین هەرێکێکمان کەناڵی تایبەت بە خۆمان دروست بکەین و سەر تاسەری دنیاش ببینێ کەواتە ئێمە ئەو سنوورە وەهمیانەی گریمانەیە کە کوردستانی دابش کردووە نەماوە ئێمە ئەتوانین بەرهەمی خۆمان لە ئاسمان لە دەوڵەتێکی ئاسمان بۆ هەموو کوردستان و دەرەوەی کوردستان پەخش بکەین و قەت نەڵێن ئێمە 5-6 میلیۆنین لەم بەشە هەمیشە بڵین ئێمە 6 میلیۆنین و ئەتوانین بەرهەمەکانمان بۆ میلەتانی تریش بکەین بە وەرگێڕان و دۆبلاژ ئێوازانن زۆربەی بەرهەمی بیانی لای ئێمە بە دۆبلاژ
دەستەکانت خۆش بێ کاکاوەر زۆر سپاس مادومان کردی بە ئومێدی سەرکەوتنی پرۆژەکە زۆر سپاس بۆ هاوار مستەفاخان کە بەڕێزیان ئەندامی لیژنەی ئابووری و دارایی و بەڕێوەبردن و لە هەمان کاتدا